دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکە. بێگومان پێش ئەوەی کە یاخود لە پێش مانجی ڕەمەزان موختەدا سەدری ڕێبەری ڕەوتی سەدر پامێکی بڵاو کردەوە و مۆڵەتێک یاخود ماوەیەکی دا بە لایەنەکانی تر بەدەر لە لایانی سێقۆڵی کە ئەوان دەست بەکار بن بۆ هەماهەنگیکردن بۆ پێکهێنانی حکوومەت کە لایانی چوارچەوەی هەماهەنگی و چەند لایەنێکی ترە. ئێستا وادەکەی موختەدا سەدر نزیک بۆتەوە لە تەواوبوون و لەگەڵەوەشە کاتێکی زۆر تێپەڕیوە بەسەر ئەنجامدانی هەڵبژاردن و دەرچوونی ئەنجامەکانی ئەو هەڵبژاردنە، بەڵام تا ئێستا هیچ ئاسۆیەکی وا نابیندێ لە ڕێکەوتنی لایەنەکان بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوی عێراق. ئەمەش وای کردووە نیگەرانی لای هاوڵاتیانی عێراق دروست کردووە، چونکە پێیان وایە ئەمەش دڵەڕاوکی لای ئەوان دروست کردووە، تەنانەت دڵەڕاوکی دروست کردووە بۆ بازار، بۆ کاری ڕۆژانیان، چونکە تا بارودۆخی سیاسی سەقام ژیرتر بێ بۆ هاوڵاتیانی عێراقیش باشترە و ئەتوان کارەکانیان باشتر بەڕێوەبەرن. بۆ ئەمە بەستە ڕاستەوخۆ ئەمانەیە گفتوگۆ بکەین لەسەر ئەم بابەتە کە میوانێکمان لەگەڵاش بەڕێز تارق جەوهەر سارمەمیە کە چاودێری سیاسی و ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک تارق بەیانیت باش و سڵاو لێبێت و جەژنی ڕەمەزانی شلێت پیرۆز بێ. من ئەمێ سەرەتا بۆ دەست پێ بکەم کە نزیک بوونەوە لە تەواوبوونی وادەکەی موختەدا سەدر چیمان پێڵێ؟ هەنگاوێکی یعنی تۆ پێت وایە هەنگاوێکی جیاوازتر لە موختەداوە لە دوای ئەم تەواوبوونی ئەم ماوەیە دێتە ئاراوە؟ زۆر سوپاس. سەرەتا بەیانی ئێوەش باش و جەژنی ڕەمەزانی پیرۆز لە جەنابتان و تەواوی ستافی کورسات و هەروەها بینەرانی بەڕێز و کەسوکاری سەربەزی شەهیدانیش پیرۆز بێ. لە ڕاستیدا بابەتی پێکەنانی حکوومەت ئەو بابەتەیە کە ئێستا نزیک دەبینەوە لەوەی کە نزیک حوت مانگ تێپەڕیوە لە وادەی هەڵبژاردنەوە و هەڵبژاردننی دواتری 6 مانگ تێپەڕیوە لە دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان، بەڵام بەردەوامی کێشە و ناکۆچیەکانی نێوان هێز و لایەنە سیاسی سەرچەکان بە تایبەتی لە نێوماڵی شیعەدا بۆتە گرفتێکی گەورە. ڕاستە لێرە و لەوێ زۆر جار جۆمان لە دەستپێشخەریک دەبێ، بەڵام کێشەکە لەوەدایە دەستپێشخەریەکان ئەوانەی خاوەنی دەستپێشخەریەکانن ئامادەنین جۆرێک لە نەرمی، جۆرێک لە سازش لە بەرامبەرەکەیان لەگەڵ بەرامبەرەکەیان لەگەڵ لایەنەکانی تر بنوێنن. بۆیە سەیرەکەی دەستپێشخەریەکان لەبەر ڕۆشنایی بەرژەوەندیەکی تایبەت و پاراستنی پێگەکانی خۆیەتی لە نێو پرۆسەی سیاسەکەدا، بۆیە سەیرەکەی سەر ناگرێ. دەستپێشخەری پێویستی بەوە هەیە ئەو لایەنی تەقدیمی دەکات جۆرێک لە مرونەت و لە خۆبوردەیی پێوە دیار بێ و جۆرێک ئامادەی تێدا بێ کە هەندێک مەسافە بەجێ بێلێ بۆ لایەنەکانی تر، بۆی ئەوانیش خۆیان لە نێو پرۆسەی سیاسەکەدا بدۆزنەوە. لەبەر ئەو بابەتە تا ئێستا زۆر لە مبادرات دەستپێشخەری لە نێوان هەم ئیتار هەم لە نێوان چوارچەوەی هەماهەنگی وەکوولەی لەگەڵ ڕەوتی سەدردا پێشکەشکرا. هەندێک لایەنی تریش هەر لە سەرەتاوە بانگەشی ئەویان کرد دەستپێشخەریان کردو، بەڵام دەستپێشخەریەکان دەستپێشخەری ڕاستەقینە و جددی نەبوون. جگەلەوەی ناکۆچەکان بۆتە لە ناکۆچێکی فکریەوە بۆ ئیدارەدانی عێراق بووە بە ناکۆچێکی شەخسی لە نێوان بەشێک لە کارکتەرە سیاسیە سەرچەکانی پرۆسەی سیاسی لە عێراقدا. ئەمەش یەکێکە لە گرفتەکانی کە پرۆسەی سیاسی لە دوو دەورەی ڕابردوودا پێوە دەناڵێن کێشەکان خۆتر بوونەتەوە. ناکۆچەکان جاران لە نێوان ئەگەر ماڵی شیعە بەجیا لەگەڵ ماڵی کوردی و ماڵی سوننە هەبوایە، ئێستا ناکۆچی لە نێوان هەر یەک لەو سێ ماڵە زۆر بە ئاڵۆزی و بەقووڵی پەیدا بووە. ئەمەش گرفتێکی گەورەی بۆ باشە. کاک تارق، کاتێک کە تۆ ئێستا باز لەواکەی کە یعنی ئەوانەی کە پێشکەش ئەکرێوەکو دەست پێشخەری هیچ بەرەو پێشچوونێکی دروست نەکردووە لە ئەوەی کە گفتوگۆکانی پێکهێنانی حکوومەت بەرەو پێش بەرێ. یعنی ئەگەر ئەمە هەروە بەردەوامی هەبێ، ئەگەر بڵێن ماوەکەی موختەدا سەدریش تەواو بێ، هیچ گۆڕانکارێک ڕوایە لەوەی کە شتێک ڕوو بە ڕێکەوتنێک لە نێوان لایەنەکانە، نزیک بوونەوەیەک لە نێو لایەنەکانە، چونکە ئەوان هەتا ئێستاش دوورن. یعنی تەواوبوونی ئەو ماوەیە هیچ فشارێک لەسەروان دروستەکە کە پەلە بکەن لەوەی کە ئیتر لێک تێگەیشتن هەبێت لە نێوانیانە؟ لەڕاستیدا بە دووری دەزانین، چونکە کێشەکە ئەوەیە جگەلەوەی ناکۆچی لایەنەکان لە نێوان خۆیان و کارکتەرە سیاسەکان پوور بووتەوە،
عێراق بەدەر نییە لە دەستێوەردانی وڵاتانی هەرێمایەتی و ناوچەکە و تەنانەت زلهێزەکانیش لە پرۆسی پێکەنانی حکوومەتەکان لە مێژووی دوای 2005 تەنانەت ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی دەوڵەتی عێراق هەر لە سەرەتای داگیرکاری بەریتانیەکان و پێکەنانی میرنشینی عێراق و دانانی شاه فەیسەڵ هەمیشە ئینگلیزەکان لە بەغدا گرۆڵ و کاریگەریان هەبوو لە دوای هەر پرۆسەیەکی هەڵبژاردن لە پێکەنانی حکوومەتەکان جا ئەمە گوازرایەوە بۆ هەموو حکوومەتەکان جگە لە سەردەمی کۆماریەکان کە لە عەبدولکەریمەوە دواتریش باسیەکان کە هاتن ئەمان خۆیان هەندێک بابەتیان دەسەپاند و ڕەنگە کەمتر لە ژێر کاریگەری وڵاتە زلهێزەکانی ناوچەکەدا بوون بۆیە ئەو پرۆسەیە پێویستی بە یەک هەڵوێستی و یەک ئیرادەیی لایەنە سیاسەکان هەیە کە بیانێ بەرژەوەندی گەلانی عێراق و بەرژەوەندی عێراق لە بەرچاو بگرن دوورکەونەوە لە گوشارە هەرێمایەتی نێودوڵەتەکان ئایا ئەمەیان پێ دەکرێت من ئەوە بە دوور دەزانم عێراق تا ئێستاکەش نەیتوانیوە هێزە سیاسەکان نەیانتوانیوە ئەو خاوەن ئیرادەیە نیشتیمانی و نەتەوەیە بەتایبەتی هێزە سەرچەکان نێوماڵی شیعە پێویستی بە یەخستنەوە هەیە بۆ لایەنی کوردی گرنگە کار لەسەرەوە بکە هەڵوێستەکانی خۆی لە نێوماڵی خۆیدا یەخاتەوە چونکە من پێم وایە کێشەکە لەوە نەوەستاوە ئێمە لە نێوماڵی کوردان ناکۆچێک دەبین لەسەر پۆستی سەرۆکۆماری لە نێوان یەکێتی پارتی چونکە ئەگەر یەکێتی و پارتیشتە سەر کاندیدێک ڕێک بکەون بەبێ ڕێکەوتنی چوارچەوەی هەمانجی و ڕەوتی سەدر زۆر بەدەگمەن یا زۆر زەحمەتە بتوانین پێشبینی بکەین پرۆسی سیاسی لە عێراق بەردەوام دەبێت چونکە هەر یەک لەو دوو لایەنەی ماڵی شیعەدا بەش بوون بەسەر دوو بەرەی هەرێمایەتی یەکێکیان ئێران کە چوارچەوەی هەمانجی پشتیوانی لێ دەکرێت ئەوی تریشان لە وڵاتانی تورکیا و کەنداوە پشتیوانی لێ دەکرێت بۆیە ئەمانە پێویستیان بەوەی من پێم وایە دەست پێشخەری ئەو کاتە سەرکەوتو دەبێت ئەگەر نزیکبوونەوەی سعودیا و ئێران کە ئێستا کە بە ناوبژی حکوومەتی عێراقی لە بەغدا دەچێتە پێشەوە ڕەنگە جۆرێک لە کرانەوە و لە تێگەیشتن بەرەو پێشچوونی دۆسیەی بەرنامەیەکی ئەتۆمی ئێران لەگەڵ ڕۆژئاوا ئەمانە هەموو ڕۆڵ و کاریگەریان هەیە لەوەی تا چەند هێز و لایەنەکانی ناوخۆش لەبەر ڕۆشنایی لێکنزیبوونەوەی زلهێزە هەرێمەتی و نێودوڵەتەکان تارق یعنی ئەوەی کە ئێمە ئەیبینین یعنی ناکۆچی هەیە و ناکۆچیەکە ژۆک و تۆ باسەکەی قوڵە بەڵام یعنی ئێستا ناکۆچیەکە ئەوەیە کە ئەو خاڵانەی کە پێشکەشەکرێت لە دەست پێشخەرەکانە ئەوانە بەدڵی لایەنەکان نییە یاخود نەخێر ئەمە زۆر قوڵترە لەمە زۆر قوڵترە لەم بابەتانی کە ئەخرێتە ڕووی لە دەست پێشخەرەکانە چکە ئەگەر بابەتەکان ئەوەی خۆک ئەتواندێ ئەم خاڵە لا برێ خاڵێکی تردا بندێ یعنی ئەمەیە بابەتەکان یاخود قوڵترە لەمە بەشێکیان بە تایبەتی لە نێوان بەڕێز مقتەدا سەدر و بەڕێز نووری مالکی لە کێشەیەکی سیاسی جیاوازی بیر و بۆچوون لە ئیدارەدانی دەوڵەت یعنی گەیشتۆتە کێشەی شخصی بە تایبەتی ئەو سەردەمانەی کە بەڕێز مالکی سەرۆک وەزیران بوو هەندێک هەنگاوینە بۆ ینی سنووردارکردنی توانای گروپە چەکدارەکان بە تایبەتی سوپای مەهدی ئەوانە ینی جۆرێک لە ڕوبەڕووبوونەوەی چەکداری بوو جۆرێک لە ملاحەقەی قەزایی بوو لەسەر بەڕێز مقتەدا سەدر و ڕای کرد بۆ ئێران و دوای چەند ساڵێک گەڕایەوە ئەمان لە بیریان نەچوە پێیان وایە ڕوتی چوارچەوەی هەمان جێگەجارێکی تر بە سەرۆکایەتی بەڕێز مالیکی بگاتەوە دەسەڵات ڕەنگە جارێکی تر هەوڵی ینی تەحجیمکردن و لە قالبدانی ڕوتی سەدر بگرێتەوە بەر لە بەرامبەر ئەمەشدا چوارچەوەی هەمانجی مەترسیان هەیە ئەو بەرنامەی چاکس ئەزی و کردنەوەی دۆسیەکانی گەندەڵی و ڕوبەڕووکردنەوەی بەرپرسیارانی حکوومەتەکانی پێشوو بەرەو دادگا ئەمانیش لەوە دەترسێن کەواتە کێشەکە کێشەی نەبوونی متمانەیە لە نێوان سەرکردە سیاسیەکان چ ئەوانەی لە بەغدا لە نێوان ماڵی شیعە چ ئەوانەی لە نێو ماڵی کوردیدا جۆرێک لە متمانە ینی ترازاوە ینی ئەو متمانەی جاران نەماوە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان ماڵێکەیە کە تا ئێستا کە ڕەنگە لە چاو ماڵی کوردی ماڵی شیعی تۆزێک یەکگرتووتر بی ماڵی سونە بووە بەڵام ماڵی سونەش ئەگەر بگەنێ ناو وردەکاریەکانی دابشکردنی پۆستەکان لە بەغدا ئەو کاتی ناکۆچەکانیان قوڵتر دەبێتەوە و ئەو بەرەیە کە هەیەە بە ناوی سیادا ڕەنگە لە هەموو کات و ساتێکدا لە بەرێک هەڵبۆشێتەوە هەرچەندە ئەوان لە سەرداوای تورکیا ئەو بەرەیان پێکەناوە لە هاوپەیمانی سێ قۆڵیش هەر لە سەرداوای تورکیا وڵاتانی کەندا و پێکەندراوە بۆیە هەردوو لە هەم بەڕێز مقتەدا سەدر هەم بەڕێز مالیکی کار لەسەر ئەوە دەکەن لە بەلایەنی بەرامبەرەوە چەند هێز و لایەنێکی سیاسی چەرەندامێکی پەرلەمان ساردکەنەوە بەلای خۆیانیدا ڕابکێشن هەر کامێکیان توانی ئەو هەنگاوە بنێ من پێم وایە ئەو کاتی ئەگەر بتوانیت 220 پرسیەکەم سۆگەر بکات بۆ تێپەڕاندنی پۆستی سەرۆکۆمار بۆ دواتریش بۆ تەکلیفکردنی کوتەی گەورە لە نێو پەرلەماندا و دەستنیشانکردنی سەرۆکوەزیران بەو ئاراستەیە دەڕوە بەڵام من بە دووری دەزانم پرۆسەی سیاسی بەبێ ڕێکەوتن و سازانی نێوان
بەڕێز مقتەدا و بەڕێز مالیکی لە عێراق سەر ناگرێ تەنانەت کوردی ژەگەری یەک کاندیدی هەبی بۆ پۆستی سەرۆکۆمار ناتوانین بڵێن باش ئێستا ئێمە ئەوە هیچ لە بەردەم ئەم کێشایین کە کێشەیەکی قوڵەوە لە نێوان شیعەکان خۆیەتی و لە نێوان دوو ڕەوتی جیاوازایە بەڵام ئەوانەش کەمنی ئەو هەواڵانەش کەم نین کە لە ماوەی ڕابردووە باسییان لەوە کردووە تەنانەت ئەوە لایەنە سێ قۆڵەکەن کە ئەوانیش کێشەی قوڵیان هەیە لە بینیەکەوە کێشە دروست بووە بۆیان یعنی ئەگەر لە حاڵەتێکە ئەمە ڕووبە ئەوانیش کێشیان بۆ دروست بێ و لە ئەگەرێکە ئەگەر ئەوانیش بەرەو هەڵوەشانەوە بڕۆن ئەمە یعنی بابەتەکە قوڵتر ناکاتەوە لە عێراق یعنی کێشە و ململانەکان زیاتر ئاراستەیەکی خراپتر وەرناگرن بێگومان بەڵام کێشەکە ئەوەیە ئەو دەستەبژێرەی سیاست مەدارانی عێراقی دەبی بگەنە ئەو قەناعەتە ئەگەر هاتوو بیانەوێ لایەنێک بە تەنیا ئیدارەی عێراق ئەوانتر پراوێز بخاتون و یا هەولی تۆڵەسەنەوە لە نارەکانی خۆی بکە من پێما بەو ڕۆحێتە پرۆسی سیاسی لە عێراق بینا ناکرێتەوە ڕۆحەتێکی دەوێت ئەو سەردەمانەی کە بەڕێز مامدەلال لە بەغدا بوو وەکو چەتری کۆکەرەوەی لایەنە سیاسیەکان بوو هەرچەندە ئەگەر ئەو لایەنان هەندێکیان ناکۆچیان لەگەڵ کوردی شەبوو بێ بەڵام بە دیپلۆماسی و بە لێکتێگەیشتن و بە جۆرێک لە مرونەت نواندن دەیتوانی کۆیان کاتەوە جۆرێک لە سازان ڕێک بخا لە نێوانیاندا و بگەنە هەندێک خاڵی هاوبەش لە نێوان لایەنەکاندا کێشەکە ئەوەیە خەڵکی بە ئەزمون سیاسەتمەداری بە ئەزمون لە عێراق نەماون لە بەغدا حکومڕانی بکەن و لە بەغدا خاوەن بڕیار بن ئەمە شێکێکە لە گرفتەکانی هەموو هێز و تەل و پێکاتەکان و ماڵەکان پێیدا دەناڵێنن کەسانی بە ئەزمون نەماون بەشێکیان لەو نوخبەیە کە دوای ڕوخانی سەدام لە 2023 هاتن ئەنجومەنی حکومیان پێکەنەوە بەشدار بوون لە داڕشتی دەستور ئەمانە ئێستا زۆر ینی بەدەگمەندیان بینیەوە لە ناو پرۆسی سیاسی عێراقدا ڕۆڵیان مابێ بۆیە ئەمەش گرفتێکی ترە خەڵکی کەم ئەزمون لە ناو سیاستدا هاتوونەتە پێشەوە لە نێو هێز و سیاسیەکان ئەمانە وای کردووە کە نتوان خاوەنی ئەو ئیرادەیە بن نتوان خاوەنی ئەو تێڕوانی و نەفەس درێژیە بن لە سیاستکردن و جۆرێک لە مرونەت لەگەڵ یەکتری بنوێنن بۆیە عێراق دەم قۆناغەدا پێویستی بە جۆرێک لە سازان و لێک نزیکبوونەوە و تەفاهمات هەیە بۆ جۆرێک لە ڕێککەوتن لە پێکەنانی حکوومەت ینی مێژووی حکوومەتەکانی عێراق لە دوای 2005 هەموو جارێ لە 4 مانگ 5 مانگ 6 مانگ بەڵام ئەم جارە ئێستا وا ئێمە داخلی مانجی حوتەم دەبین کە دوای هەڵبژاردنەکان تا ئێستا نەتوانراوە حکوومەت پێکبێنرێ هەرچەندە جاران هەرچەندە تەدەخلاتی هەرێمایەتی نێودوڵەتی شە بۆ ئەمریکا و ئێران ڕۆڵی گرنگیان دەبینی بەڵام ئێستا لەبەرەوەی هەردووچیان سەرقاڵی هەم شەڕی رووسیا و ئۆکرانیان هەم سەرقاڵی دۆسیەی باشە کاک تارێک گۆڕەپانەکان زیاتر بۆ عێراقیەکان بەجێهێشتووە و هەندێک هێزی هەرێمایەتی تر بچووکتر لە ناوچەکە ڕۆڵ دەبینن لەو پرۆسەیەدا باش ئەوەی کە لەم ململانەیە کێشەی زیاتری بۆ دروست بۆ بێگومان پەرلەمان و ئەنجومەنی نوێنەرانی عێراقە چونکە خۆتە زانی ئەگەر حکومەت تەشکیل بکرێ ئەگەر حکومەت پێک بهێندێ و شتەکان بکەونە سەر ڕێڕە و سکەی خۆی ئەو پەرلەمانیش هەڵەسێ بە کارەکانی خۆی تەنانەت لیژنەکانیش لێوێ کارەکانی خۆیانەکەن تۆ خۆت شارەزای لە هەمومان شارەزاتری و پسپۆری بواری یعنی پەرلەمانی شارەزای بواری پەرلەمانی ئەی پەرلەمان یعنی چۆن بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ لەم کێشمەیە کە نەتوانێت لایەنەکان کۆک بن لەسەرەوەی یاسایەک دەرکەن لە بەرژەوەندی خەڵکی عێراق یاسایەک دەرکەن کە پێویستی ئێستای عێراقە ئەوان چۆن کارەکانیان بکەن دەڕاستیدا پرسیارەکە لە جێی خۆیەتی پەرلەمان زۆر بە زەحمەت دەتوانێت ئەدا و کارەکانی خۆی جێبەجێ بکات چونکە هەمیشە هەندێک ڕەنگە لە هەندێک پرۆژە یاسا بتوانێت پێویستی بە دوو لە سەسەی دەنگەکان نییە دەتوانێت ئەو پرۆژە یاسانی کە دەیانەوێت پێیپەڕێنن بەڵام ئەمەش گرفتی گەورەتر دروستەکان لە بواری جێبەجێکردندا چونکە ئێستا دەسەڵاتی جێبەجێکردن بە تایبەتی حکوومەت هەندێک لە کارکتەرەکانی ناو حکوومەت هەندێک لە وەزیرەکان هەر بە پێی ئینتیماعاتی سیاسی خۆیان وەکو پێشتر دابەش بوونە بۆیە ئاسان نییە وەزیرەکان پابەندی هەندێک لەو بڕیار و یاسانە کە لە پەرلەمانیشەوە دەردەچێت و لە بیریشمان نەچێ پرۆسی سیاسی لە دوای هەر پرۆسەیەکی هەڵبژاردندا لەسەر سێ بنەمایە لەسەر سێ ڕەکیزە بینا دەکرێتەوە یەکێکیان پەرلەمانە کە هەڵبژاردننی بۆ کراوە دەستەی سەرۆکایەتەکەی کەوتۆتە سەرکارەکانی خۆی بەڵام ئەو دەستەی سەرۆکایەتی لەبەر ئەوەی زۆرینەی ینی لایەنە سەرچەکانی عێراق بە کورد و شیعە و هەندێک لایەنی تریشەوە دەنجیان پێنەداوە ئەم سەرۆکایەتی ئێستاکە ڕەنگە نەتوانێت وەک پێویست نوێنەرایەتی تەواوی پێکاتەکانی نێو پەرلەمان بکە و کارە ئەدا و کارکردنەکەشی لە ماوەی ڕابردوودا
بە تایبەتی لە هەندێک دۆسیە وەرگرتنی CV کاندیدەکانی پۆستی سەرۆکایەتی کۆمار و بە تەدقیقکردن و وردبینیکردن لەوەی ئایا شایستەی ئەوەنە لەنێو پرۆسەکەدا بن دواتر بە قەراراتی محکمەی ئیتحادیدا یەکلایی کراوە بۆ نمونە بەڕێزەوەی کە وشار زێباری بەسەری هات ئەمانە دەبوایە پێشتر لە نێو فلتەرەکانی نێو پەرلەماندا حەسم بکرێتون و لێ نەگەڕن بەسەریاندا تێپەڕێ بەڵام سیرەکەی لەبەرەوەی وەلاعاتی سیاسی ئەو دەستەی سەرۆکایەتیە بۆ هەندێک هێز و لایەن و بەرنامەی هەندێک لایەنی سیاسی بوو نەیانتوانی وەکو دەستەیەکی سەرۆکایەتی بێلایەنانە و پیشەیانە ئەدای کاری پەرلەمان بکەن و بتوانن پەرلەمان بکەنە سەکۆیەک بۆ لێک نزیککردنەوەی هێز و لایەنە سیاسەکان نەیانتوانی ئەو متمانەیە دروستکەن لەگەڵ لایەنەکانی بەرامبەریان بۆیە پەرلەمان هەڵبژێردراوە ڕاستە بەڵام پەرلەمانێکی ناکارا پەرلەمانێک ناتوانێت وەک پێویست ئەدای کارەکانی خۆی بکات خاڵی دووەمیان مەسلەی سەرۆکۆمارە کە دەبێ هەڵبژێردرێ بۆی بچینە قۆناغی سێەم کە ڕەکیزەی سێمی لەسەر بنا دەکرێت ئەوش پێکەنانی حکوومەتە و دەستنیشانکردی کوتەی سێمە و کاندیدی ئەو کوتەیە کە بەربژێر دەکرێت لەلاەن سەرۆکۆمارەوە بۆی لە ماوەی 30 ڕۆژدا حکوومەتەکە پێک بێنێ بەداخەوە تا ئێستا هیچ یەکێک لەوانە ئاسوویەکی ڕوون لە بەردەمی ئەدا نییە تەنیا حاڵەت کە خەڵک چاوەڕێ دەکە و زۆرێک لە چاودێرانی سیاسیتەنان سیاستمەداریش پێشبینی دەکەنەوەیە دۆخی عێراق بە چەقپەستووی وەکو ئێستا دەمێنێتەوە پەرلەمانێک ناتوانێت تەنیا بە تەوافقاتی سیاسی هەندێک قەرارات دەربکە یا هەندێک یاسا دەربکە کە پێویستی بە 2/3 نەبێت کە ئەمەش ڕەنگە پێویست جێبەجێ نەکرێت حکوومەتی تەصریف ئەعمال و کاربڕێکەر بە سەرۆکایەتی بەڕێز کازمی دەمێنێتەوە سەرۆکۆمار هەر وەک خۆی بەڕێز بەرهەم ساڵە پۆستەکەی بەردەوام دەبێت بە تەواوی دەسەڵاتەکانی ڕەنگە ئەم دۆخە تا چەند مانگێکی تریش بەردەوام بێ لایەنەکان ئەگەر بەزاریەکیش ئەویان ڕانەگەیان دەبێت بەڵام بە تەسەڕوفات و بەکردەوەکانی خۆیان پێ دەچێت کۆک بن لەسەر مانەوەی دۆخەکەی کاک تارێق لەگەڵ ئەوەی کە لایەنەکانی شیعە ناکۆکن بەداخەوە یعنی ئەمە بۆ هەمومان ئازار بەخشەکە ئێڵین لایەنە کوردیەکانیش ئەم جاریان ناکۆکن ناکۆچەکانیش یعنی زۆر قوڵ بوونەتەوە ینی لاانێ بڵێن ئەم قسێ زۆر ئەوترێتەوە بەڵام چوونە ناو بەرەیەکی سیاسی و چوونە ناوبەرەیەکەوە کە لایەنێکیان شیعەکان و لایەنەکەی تریش بەرامبەری شیعەکانە ئای چوونە ناو ئەم هاوکێشە سێ قۆڵیەوە وای نەکردووە کە یعنی نێوماڵی کوردیش ناتوانێت بە یەکگرتووی بچێتە بەخە ینی ئەوانیش ناتوانن تەنانەت ئەوە یەکلا بکەنە چونکە ئەگەر جارەکانی تربینی بێتت و دیقەتماندابێ ئەوەیە کە کورد توانیوێتی یعنی یەکلا بۆتەوە ئەگەر ناکۆچیشمان هەبوو بێ یەکلا بووینەتەوە دەستنیشانی کۆمەڵێک بابەت و بەرنامەمان کردەوە و چوینەتە یەکگرتو و شوینەتە بەغدا ئەم جاریان ئاوامان لێ هاتووە بەداخەوە ینی دۆخەکە پێویستی بەوە نەبوو نێوماڵی کورد بۆ پەرتەوازەیە ڕوو لە بەغدا بکەین بە تایبەتی لەسەر پۆستی سەرۆکۆمار بەو شێوەیە ینی درزی تێبکەوێتن چونکە هەمومان دەزانین هەمیشە کورد بە یەکگرتووی توانیوێتی دەستکەوتی باش لە بەغدا لە بەرەنگاربوونەوەی سەربازی بێ سیاسی بێ دیپلۆماسی بێ بەدەست بێنێ قۆناغەکە وا دەخوازێەوە هەمیشە دۆستەکانیشمان ئامۆژگاری سەرکردەکانی کوردیان کردووە کە مانەوەی ئێوە و هەرێمەکەتان بە دووشتە یەکەمیان هەڵویەکەڵوێستی خۆتان لە نێوەخۆ دووەمیان گەشەپێدانی ئەزمموی دیموکراسی و ئازادیەکانە لە هەرێمەکەتاندا ئەم سێ خاڵە پێویستیان بەوەیە جارێکی تر لایەنە کوردستانەکان لە نێو ماڵی خۆماندا کاری لەسەر بکەنەوە و لەسەر پرەنسیپی تازە ڕێک بکەون بۆ یەخستنەوەی هەڵوێستەکان بەداخەوە ئەومان نەکردووە کە ئەمەش کاریگەری خراپەیە مەترسیەکە لە چیدایە دابەشبوونی کورد مەترسیەکە لەوەدایە هەردوو لایەنی شیعە کە کار دەکەن ئەوان ئەجندەی تایبەت بە خۆیان هەیە دایانەوە جێبەجێ بکەن تا ئێستاکە وەکو چاودێرێک سەیری پەیوەندەکانی نێوان لایەنە کوردیەکان و لایەنە شیعەکان و سونەکان دەکەین تا ئێستا ڕێکەوتنیی کۆنکریتی نادۆزیەوە برەی لە چەند خاڵێکدا ئەو لایەنە شیعە لایەنی شیعی سین بۆ نمونە لەگەڵ لایەنی کوردی ساد ڕێکەوتون لەسەر 15 خاڵ ئەم خاڵانە بۆ نمونە ئەو بابەتانەی تێدایە کە پەیوەندیان بە بەرژەوەندیەکانی کورد و مافە دەستوریەکان و پێشەرکاریەکانی بەغدا هەیە بۆ مافی کورد بەڵام بە هەمان شێو بۆ لایەنەکانی تریش بۆیە نەبوونی ناڕۆشنی نەبوونی جۆرێک لە ڕێکەوتنی کۆنکریتی و نووسرا و لە نێوان لایەنە کوردیەکان و ئەو لایەنە شیعانە تەنیا لەسەر مەبدەیەکە مەبدەی ئەوەی دابەشبوون بەسەر دوو بەرە تۆ لەگەڵ من لەگەڵت دەبم بۆ پۆستی سەرۆک پەرلەمان تۆ لەگەڵم بە بۆ سەرۆک وەزیران من لەگەڵ دەم بۆ هەڵبژاردننی جێگرەکەت بۆ سەرۆکی پەرلەمان ئەمانە بەو شێوەیە بووە بۆیە بەرژەوەندی و پرەنسیپەکان و کێشەکانی هەرێم نەبۆتە خەم ناوچە دابرنراوەکان نەبۆتە خەم لەلای ئەو لایەنە کە زۆرێک لە ڕێکەوتن و سازانی لە دەرەوەی نێوماڵی کوردی کردووە ئەمانە هەموو گرفتی گەورەنە بەترسیەکەی گەورەتر لەوەدایە ئەو دوو لایەنە دەوێت بنەفق لە عێراق نەمێنێ
یعنی بە تایبەتی تەوەجوهی بەڕێز مقتەدا سەدر ڕۆژ زۆر ئاشکرا و ڕوونە دەڵێ لە دەرەوەی تەوافق حکوومەتی زۆرینە بۆ کورد 20 ساڵی تریژێمە لە حکومڕانی دابین بە زۆرینە و کەمینە ناتوانین یەک یاسا یەک بڕیار یەک شت لە بەرژەوەندی کورد لە نێو پەرلەمانی عێراقیدا تێپەڕێنی بە 64 بۆ 65 کورسی کورد ئەگەر هەموو یەکگرتو 65 کورسیە باشە کاک تارەغێمە چ پێویستمان بەوەیە کە بچینە هاوکێشەیەکەوە گەڕانەوە بۆ مەبدەئی سازان و هاوبەشی و شەراکەتە لە عێراقدا دەبێت کورد دەست بە بنەمایە بگرێت کە من پێم وایە هەندێک لایەنی کوردی بە هەڵە تێگەیشتون و دەبێت بەخۆیان و بە سیاسەتەکان دادابستنەوە بگەڕێنەوە بۆ ئەوەی عێراق نەچێتە دەرەوەی بنەمای سازان و تەوافق و لێک تێگەیشتن و لەبەر چاوگرتنی خەبات و ڕۆڵی کورد وەکو پێکاتەیەکی سەرەکی لەگەڵ عەرەب لە بیناکردنەوەی ئەو دەوڵەتە لەسەر بنەمای هاوبەش و شەراک. باشە کاک تارەغێمە چ پێویستمان بۆیە کە بچینە هاوکێشەیەکەوە ئەم هاوکێشەیە هەم بۆ ناوخۆی عێراق مەترسیدار بێ هەم مەترسیشمان بۆ دروستکە لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەرێمایەتی چونکە خۆتە زانی لەوانەیە وەکو خۆت پێشتر ئاماژەت پێکرد هەر خۆی دامەزراندن و پێکهێنانی ئەوی بڵێن هاوپەیمانە سێ قۆڵێکە جۆرێک لە سەپۆرتی تورکیا و وڵاتانی کەنداوی هەبووە ئەنی چ ئیشمان بەوەیە بچینە ناو ئەم هاوکێشەیەوە کە لەوانەیە زۆشتمان لێ تێک بە لە ڕاستیدا بەرژەوەندی تاکلایەنە بەرژەوەندی پارتێکی دیاریکرا و ینی ئەمانە وای کردووە کە هێزە کوردیەکان دابەش بن دەنە هەمومان دەزانین استراتیژی نەتەوەیی کورد لەکوێدایە ئەمە لە چ کاتێکدا پێگەکەمان بەهێزتر دەبێت لەگەڵ دانوستکاری بەغدا بێ لەگەڵ وڵاتانی تر بێ لە ناوچەکەدا بۆیە سەیرەکەی هەندێک دۆسی هەیە بە تایبەتی مەسلەی لایەنی ئابووری لە سیاسەتی نەوتی ئەمانە هەموو ڕۆڵ و کاریگەریان هەبووە لەوەی کە نێوماڵی کورد ڕاستە ململانیەکان لەسەر پۆستی سەر کۆمار بە ڕووکەش وا دیارە بەڵام لە ژێرەوەش کۆمەڵێک بابەتی بەرژەوەندی تایبەت هەیە کە هەندێکیان بەرژەوەندی وڵاتە هەرێمایەتیەکانن هەندێکیان بەرژەوەندی ڕەنگە زلهێزەکان بن بە مەودای دوور ئەمانەوەی کردووە ئێمە ناکۆچیمان لەسەر ئەو بابەتە هەبێ ینی ئەو کێشەیەکی ئێستا لە ئۆکرانیا هەیە لە نێوان رووسیا ئۆکرانیا بە کەم تا زۆر لە دوور تا نزیک ڕۆڵ و کاریگەری دەبێ و ڕنگدانەوەی دەبێت لەسەر قوڵکردنەوەی ناکۆچەکانی نێوماڵی کورد قوڵکردنەوەی ناکۆچی نێوان لایەنە عێراقیەکان و دابشکردنی عێراق بەسەر دوو بەرە لە نێوان بەرەی ئێرانی و بەرەی تورکی چونکە ئێستا کە تا ئێستا ڕاستە تورکیا وەک پێویست خۆی یەکلان نەکردوەوە بچێتە بەرەی ڕۆژاوە و هەوڵ دەدا مغازەرەیەکی ڕووسەکانیش ینی جۆرێک لە بەرژەوەندەکانی خۆی لەگەڵ رووسیش بپارێزێ بەڵام دوجار کە ئەمە یەکلایی بووە ئەو کاتی ڕەنگە ململانەی نێوان رووسیا و ئەمریکا یا رووسیا و ڕۆژاوە لە ڕێگەی هەردوو کارکتەری ئێرانی و تورکی ڕنگدانەوەی لەسەر دۆخی عێراق بەلایەنە نەرێنیەکەی هەبێت بەداخەڵ. زۆر سپاس بۆ بەڕێز تارق جەوهەر سارمەمی کە بەڕێزیان چاودێری سیاسین و ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان نابوون سپاس بۆ ئەوەی کە وەڵامی پرسیارەکانت داینەوە.